گروپە توونڕەوەکان چەندە پاش خۆیان لەو ناوچانەی ژێر دەسەڵاتیان کۆمەلگایەکی شێوا و ترساو بەجێدێڵن، توندی هەڵس و کەوتی حکوومەتەکانیش لەگەڵ پاژماوەی ئەو گروپانە کۆمەلگایەکی دی بەرهەم دەهێنێت. لەم کۆڕەی واشنگتن بە قەرەباڵغیەکەی بەشداربووان دەری دەخات دەرگا واڵا کراوە بەسەر چ بابەتێکدا کە بووەتە گرنگی پێدانێکی نێودەوڵەتی. ئەمە ئەوە بوو کە قسەی لەبارەوە کرا لە کەیسی عێراق، سۆمالیا و نیجێریا کە بینرا گوشار لە حکوومەتەکان دەکرێت بۆ ئەوەی بەگشت تێرۆریستەکاندا بچنەوە بەبێ ئەوەی هاوکاری و ڕێنمایی بکرێن یان چۆن بیکەن کە ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرن. بەڵام ئەمە مەسەلەیەکە کە مافی مرۆڤ تێیدا ڕەچاو نەکراوە کە دەبێتە مایەی وەبەرهێنانی توندوتیژی. بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی بۆ دەیان ساڵە ڕۆلی لەو بارەوە گێڕاوە بە تایبەتی دوای ڕووداوەکانی 11 سپتامبر هەوڵەکانی چڕ کردوێتەوە لەمە ڕێکەوتن و پەیماننامە استراتیژیەکانی بۆ بەرەنگاربوونەوەی تەرۆریزم و شەڕکردن لە دژیان. لە هەر کوێیەک ئەو چەکدارە توونڕەوانە دەسەڵاتیان هەبوو بێت خەڵکی ناوچەکەیان بەکارهێناوە. پاژنەمانی ئەوان قوربانیە ئاسانەکە ئەوانن کە لە ترسی نەکوشتن بووم بە بەشێک لەو چەکدارانە. ئایا لە عێراق و سۆماڵ و نایجیریا دروستانە ڕەفتار لەگەڵ ئەو پاژماوەندا کراوە؟ سیستەمەکە لە باشترین حاڵەتدا هیچ مافێک نادات بە خانمان. خانمان تەنها دەتوانن لە ڕێگەی پیاوە نوێنەرایەتی بکرێن. ئەگەر تۆ بێوەژنی چەکدارێکی شەباب بیت یا ژنی پێشووی ئەوە ئەو دەبێتە نوێنەری تۆ. ڕەنگە باوکت یا براکەت بتوانێت ئەوە بکەن یا کەسی دی. سیستەمەکە فەرق و جیاوازی بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و دەرحەق بۆ کەمایەتیە بچووکانە دەکات. ڕەنگە ئەو پرۆسەیە سوودمەند بێت بۆ پشتیوانی زیاتر و بەشداری زیاتر لە کۆمەڵگەدا. بەڵام ئێمە پێویستەدان بە ئاستی سنوورداریەکانی ئەو سیستەمەدا بنین و لە ڕاددە بە دەربانگەشەی بۆ نەکرێت. ئەم شارەزایە لە نەتەوە یەکگرتووەکان لە دۆسەی وڵاتێک دەکۆڵێتەوە، عێراق کە پڕە لە توندوتیژی و تۆڵەسەندنەوە. ئەگەر هاتنی داعش بەشێک لە بەرهەمهێنانی ئەو تاوانە بوو بێت، ئەوە مێژووی چەند ساڵەی دوای 2003 لە نێوان پێکاتەکان پڕترە لەو چیرۆکانەی گێڕانەوەیان خەیاڵیە. ئایا لە نێو ئەو هەموو چەک بەدەستە پێشنیارەکانی ئەم ڕێکخراوانە شوێن خۆیان دەگرێت؟ لەو باوڕدام گرنگە هێزی عێراقی کوردەکانیش ئاگاداری ئەرکەکانی سەرشانیان بن بە پێی یاسای خۆجەیی و نێودەوڵەتیەکان هەڵسوکەوت بکەن. هەندێک تاکتیکی جیاواز ڕێگەی پێدەدرێت بە پێی ئەو کارنامەیە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریزمدا هەندێک ڕێوشێنی تر ڕێگەی پێنەدراوە. کوشتن لە دەرەوەی یاسا یان هەڵکوتانە سەرماڵ و حاڵی خەڵق و دەستگرتن بەسەریدا بەبێ بوونی پاساوێکی ڕەوە. دەربەدەرکردنی خەڵق و دەرکردنیان ئەوەش یاسای نێودەوڵەتی ڕێگەی پێنادات. هەندێک لەو پێشێرکاریانەی باسم کردن لەلایەن ڕێکخراوەکانی چاودێری مافی مرۆڤ تۆمار کراوە کە لەلایەن هێزە عێراقیەکانەوە بە ئەنجام گەیاندراوە. ئەگەر ڕەفتاری هێزە حکوومیەکان لەگەڵ پاژماوەی قاعیدە و داعش و جوڵەی شەبابی سۆماڵ و نایجیریا نزیک بێت لە ڕەفتاری ئەو توونڕەوانەوە، ڕەنگە دیمەنەکان خۆیان دووبارە بکەنەوە لە نێوان کردار و پەرچە کرداردا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.